هەمووان ئەزانن کە سبەینە چل ڕۆژتێ ئەپەڕێ بەسەر شەهیدکردنی ئەندامێکی دەستەی بەڕێوەبەرایەتی تەفگەری ئازادی هەڤاڵ سوهێل خورشید ناسراو بە مامۆستا شەماڵ لە شاری کفری، شارێکی بچووک کە هەمووان یەکترە ناسن، بەڵام زۆر بە ئازادانە بکوژەکان لە بازگەکان دەڕۆنە دەرەوە و بە هیچ جۆرێک نە دەستگیر دەکرێن نە سەرەداوێکی قەناعەت پێکەر ئەدرێ بە ئێمە وەکو هەڤاڵانی وە بنەماڵەکەشی. ئەمڕۆ جارێکی تر لە سلێمانی و جارێکی تر لەو گەڕەکەی کە بەر لە چەند مانگێک شەهید زەکی لە بەردەم دوکانەکەی خۆیدا زەکی چەلەبی شەهید دەکرێ، جارێکی تر لەم گەڕەکەدا ژنە شۆڕژگێڕێک دەکرێت بە قوربانی و تیرۆ دەکرێت. ئەم پەیامە پێمانەڵێ ئەوەی کە ئەم شارە بەگشتی ئەم هەرێمە هێندە نائارامە، ئەمڕۆ تەنها بۆ تیرۆرستان و بۆ دوژمنان و داگیرکارانی گەلەکەمان شوێنێکی ئارامە. و هەمووان دەزانین کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی هەرێمەوە بۆ سەرۆکایەتی حکوومەت بۆ بەرپرسیارانی دەستگا ئەمنیەکان هەموویان دەزانن ئێستا بارودۆخی ئەمنی لە وڵاتە چۆنە و ڕەوشی ئازادی خوازان دەزانن چییە. سەر لە بەیانیش لە بەردەم تۆبعەدلیدا ئەومان ڕاگەیان کە دانە بەدانە بە ئازادی خوازان دەوترێت بە دواتانەوەن تیرۆ دەکرێن، بەڵام پێمان ناڵێن کێنەوانەی کە بە دواتانەوەن بۆ دەستگیر ناکرێن، بۆ بە ئازادانە مافیان هەیە لەم گەڕەکانەیان نیشتەجێ بن، بۆ بە ئازادانە مافیان هەیە ئازادی خوازان و هاوڵاتیان و خوشک و براکانی ئێوە تیرۆر بکەن. بۆی ئێمە لێرەوە دەڵێن بەڕاستی ئێوە بەرپرسن، دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و دەستگا ئەمنیەکانی شاری سلێمانی بە تایبەتی بەرپرسن لە هەرچی زووە دۆزینەوەی بکوژان و تیرۆرستان و تەسلیمکردنیان بە دادگا بە سزای گەل.